هر لباجر هولری هوزانوان و اکتر کچ کاردینا دا دیارکرین که برهوی چاپکرنا پرتوکه که هوزانات کرد و هر دیسان دا دیارکرین که چند هوزانا پیکت و چه جوره هوزانان و دیکنگیه تا بالاف کرن و دا دیارکرین که کار چند درامان دا گریه دا پیش و تماشا بکن که چه جو وزید نوبره هوزان و اکتری دا ها الدف کاردینا. من کاردینای سپی شاعر و اکتر ماوی 9 سال ده به شعر دنوسم بلان بو کمین جاره کمین کمالا شعرم لدوتوی ناملکیک دا خود کتابک دا لچاپ دم که لماوی که نزیک دا بلاوی کماوا و وەک نواندنی چەند کارێکی نوێ خراوەتە بەردەستم بەپێی هەڵبژاردننی کارەکان و گونجاندنی لەگەڵ مندا بڕیاردەم کە کاری تێدا بکەم وەک نواندن و بەستنەوەی بە شەعرەوە لە لای من نواندن شتێکی بەهرەیەکە خولیایەکی خۆم بووە کە حەزم کردو کاری تێدا بکەم بەڵام لە شەعردا خۆمم ئەو کەسێکە قساکات و دواتر من وەک نواندن بەشداری دوو کارم کردووە کە ئەوانیش درامای ئارەزوو درامای خەرەند بووە کە لە درامای ئارەزوودا ڕۆڵی نازدارم بینیوە و درامای خەرەند بە ڕۆڵی شەیدا بەشدار بووم کە هەردووکیان بە ڕۆڵی سەرەکی بەشدار بووم لەگەڵ مامۆستای دەرهێنەر ئەرسەلان دەروێژدا ڕێز و سڵاوم هەیە بووی و هەروەها بۆ کاری ئایندەشم ئەلبەتە چۆن کارێک لە بەردەستی من هەیە و بەپێی هەڵبژاردن و گونجاندنیان کاریان تێداکەم و وەک نواندن کاری نوێم دەبێ وەک شاریش من تا ئێستا هیچ شارێکم وەک کتێب بڵاو نەکردبووە زیاتر لە فستیڤاڵ و لە کۆڕ و لە سایتەکان و بڵاوکراوەکان شارم بڵاو دەکردەوە بەڵام بۆ یەکەم جارەکە کۆمەڵە شارێکم کە لە 24 قەسیدە پێک دێت لە چاپ دەم و لە بڕیاریشم وایە کە لە ئایندەیە چەندانێک لەو قەسیدانە بە دەنگی خۆم خوێنمەوە و بکەمە چەند تراکێک وەک لایەنێک کردوانەتە دیاری بۆ خۆم کە پێیان خۆش بووە کە کۆمەڵە شارەکە بۆ من لە چاپ دەن و سپاسیانەکەم و دواتریش کۆمەڵە شارەکەی من لە بەناوی تا مۆربوونی گوڵێکی سپیە و خۆشحاڵە بم کە جێ ڕەزامەندی ئەوی خۆشەویست بێ زیاتر شارەکان ڕۆمانسین و دواتر ئازایەتی و جورئەتی ژن و معاناتەکانی و خەمەکانی نیشتیمان و هەموو جۆرێک هەمەلایەنە ئەوەی ڕاستی بێ من چۆن بواری نواندن و چۆن بواری شعر و واتەنووسینم بە یەکەوە گرێداوە من ئەو دوو بوارە هەردووکیان خۆشەویستێکی گەورەم هەیە بۆیان لەبەر ئەوەی من لە شعردا خۆمم ئەدوێم شتێکی تایبەتە بە خۆم کە ناتوانم دەستبەرداری بم و هەروەها نواندنیش من خولیایەکی خۆمە کە خۆشەویستێکی گەورەم بۆ نواندن هەیە لەبەر ئەوە من لە نواندندا ڕۆڵێک یاخود کارکتەری کەسێکی تر بەرجەستاکەم بەڵام لە شعردا من خۆمم ئەدوێم و بۆ چوونەکانی خۆم دەرەبڕم دەخوازم هەموو ئەو کەسانی کە دایانەوێ خزمەت بە هونەرکەن کاری باشتر و هەوڵی زیاتر بدەن و بە تایبەتی لە بواری نواندندا چونکە ئێمە پێویستمان بە کاری باشتر هەیە تاکو شان بەشانی وڵاتان بتوانین ئێمەش خاوەنی دراما و فیلمی خۆمان بین و خۆمانی پێ بناسیێنین بە جیهان. سپاس بۆ ئێوەش.